سەیرترین حاڵەتی مردن لە جیهاندا. حاڵەتەکانی مردن و جۆراوجۆری مردنەکان زۆر بوون، بەڵام ڕەنگە ئەم حاڵەتە دەگمەنترین و سەیرترین بێت. لەگەڵەوەشدا خودی مافی مرۆڤیش بکەوێتە ژێر پرسیارەوە لەبەرچی لەگەڵمان بمێنەوە بۆ ئەوەی بزانن. حاڵەتێک کە ڕەنگە بە سەیرترین حاڵەتی مردن دابنرێ. زیندانیەکی تۆمەتبار بە مادە قەدەغەکراوەکان بەهۆی سزایەکی سەیرەوە دەمرێ. پاشەوەی بەرپرسانی زیندانەکە ناچاری دەکەن بە شێوەیەکی بەردەوام گوێبیسی گۆرانیەکی مناڵان ببێت بە ناوی بەیبی شارک. بەرپرسانی ئەو زیندانە کە لە ئۆکلاهۆمای ئەمریکایە تۆمەتبارن بەوەی کە ئەشکەنجەی زۆرینەی زیندانیەکان دەدەن تاوەکو حاڵەتی مردن بەو ڕێگایە. بەڵام بەرپرسانی زیندانەکە تۆمەتەکان ڕەت دەکەنەوە، دەڵێن ئەو زیندانیە بڕێکی زۆر مادەی هۆشبەری بەکارهێناوە بۆیە مردووە. بەڵام زیندانەکانی تر ئەوە پشڕاست دەکەنەوە کەوا بەرپرسانی ئەو زیندانە زیندانیەکان ناچار دەکەن بە دەست بەسراوی گوێ لەو گۆرانیە بگرن بە شێوەیەکی بەردەوام وەک ئەشکەنجەدان. پارێزەرانی زیندانیەکان دەڵێن ئەمە تازەترین شێوازی ئەشکەنجەدانە لە دژی زیندانی. بەڵام پسپۆڕانی دەرونی دەڵێن گۆرانیەکی هاوشێوەی بەیبی شارک دەبێتە هۆی کاردانەوەی خراپ لەسەر مێشک بەهۆی دەنگە بەرز و ناخۆشەکەی لەسەر گوێچکە ئەگەر بە شێوەیەکی بەردەوام گوێی لێ بگیرێ. ئایا تۆ چی بە بەرپرسانی مافی مرۆڤ دەڵێیت سەبارەت بەم کارە قێزەونە؟